جشن شاديا مبارك بادا جشن شاديا مبارك بادا حادم شيشان توبي بايار من غلامك اي خزمة جوزار من غلامك اي خزمة جوزار جشن شاديا مبارك بادا جشن شاديا مبارك بادا بالا يقيم لكم شنقولان شادا خواهدستان خوش بید. سلامتی.
بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان جژنتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان جژن و شادی بێت لە خوای گەورە دەپاڕینەوە کە ماڵی خواوە حەج و فەریزەی حەج بە نسیبی هەموو لە یەکمان بکات ئینشاءڵڵا سفرەی هەموو ماڵێکمان سفرەی حاجیانە بێت و ئەم جەژنەش ببێتە جەژنی هەوێنی ئاشتی و لێبوردەی نێوان مسلمانان. ئازان و خۆشەویستان لەم بەرنامە تایبەتی پەیامی ڕۆژ لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کە کۆمەڵەیەک مامۆستا و سرودبێژی دەنگخۆش لە ڕۆژهەڵاتەوە تەشریفیان هێناوە. ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەدا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین کە جەژنانەیەکی تایبەتی پەیامی ڕۆژەکە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین کە لەم بەرنامەیەندماندا کۆمەڵێک سرود و کۆمەڵێک مناجاتی ئاینی پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین. دەچمە لای میوانەکانم هەریەکە لە مامۆستا میهران سنەیی وە مامۆستا ئەمیر مەلەکی وە کاک سەید ناسح و کاک حەمزە تەرەکە و کاک فوات عەباسی و کاک مەتین ڕەحمانی یاخوا بەخێر بێن. بان چاومە تەشریفتان هێنا چاوەکانم یاخوا بەخێر بێن. سپاس دەکەم لێرەوە ڕێز و حرمەت و سڵاوم بۆ جنابتان بۆ ستافی بەرنامەکە بۆ خەڵکی خۆشەویستی کوردستان بۆ هەموو مسلمانان جژنە پیرۆزەتان لێکەم لە هەموو مسلمانان لە هەر کوێنێکە ئاژین لە هەموو کوردەواری ئینشاءالله کە جژنێکی خۆش بێ ساڵێکی خۆش بێت و پڕ بێ لە خێر و بەرەکەت بۆ هەموو لای ئینشاءالله خۆشحاڵین کە بەشدارین لەم بەرنامەیە ئەمڕۆ. سپاس دەکەم. کاگەمیر تۆش کامی خۆش بێن. سڵاو ڕێز و حرمەتمە بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستی کاناڵی پەیام بەرنامەیە بە تایبەتی پەیامی ڕۆژ. جژندان پیرۆز بێت جژن بێ پڕ لە خەیر و بەرەکەت ئینشاءڵڵا بۆ گلای وە ئینشاءڵڵا کە خوای تەبارەک تەعالا ئەم مەدح و وەسف و نعتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم لێمان قبوڵی کات و بیکا بە ئەسباب و وەسیلەی خەیر بوو گلایک ئینشاءڵڵا خزمەتخوا بەخێر بێن سەرە دوو چاومان. سەلامەت بێ. کاکمیرە یان لەگەڵ بۆنەی جژن و مەراسیمانەدا چۆن چۆنیەوە جیاوازی هەیە لە نێوان ڕۆژهەڵات و باشووردا؟ الحەمدولله ئیتر ئەم قەیران و با بڵێن تاڵی ژیان و سەختی ژیانە لەم ساڵانە تۆزێک ئەزیەتی خەڵکی کردووە بەڵام الحەمدولله لە جەژنەکانە خەڵک هەر ئەو دڵخۆشیانە هەیە بەهۆی ئەو جەژنەوە بەهۆی ئەو هاتوچوو لەگەڵ یەکایەکەن و خۆشەویستی ئەم جەژنانە لەبەر ئەوەی ئیتر چۆن بڵێن تۆزێک ئاوا خەڵکەکە ئەگەشێنەوە لە جەژنەکانە الحەمدولله باشە شکر بۆ خوا لای ئێمەش لە ڕۆژهەڵات هەموو ساڵ جەژن ئەکرێت و قوربانی ئەکرێت و خۆشن خەڵک الحەمدولله سپاس بۆ خوا. لەگەڵ قوربانیکردنا چۆن لەوێژەر ئەو مەراسیم و بەڵێ ئەرەوەڵا لای ئێمە شەر قوربانی هەیە و ئیتر خەڵک جاروا هەیە چەند بنەماڵە چەند کەس کوا بنەوە پێکەوە قوربانیەکەنیان هەیە هەر ماڵێک بۆ خۆی ئەگەر لە وەسعوتەوانیان هەبێت قوربانیەکات و ئیتر دابەشی یەکەن بەسەر خەڵکا و ئاوایە قوربان. مامۆستا ئەمیر پەیوەندی کۆمەڵایەتەکان ئێستا چۆن هەڵدەسەنگێنی ینی ئەو جەژن و جۆش و خرۆشی کە جاران هەمام و لە مناڵیا ئێستا بەدی دەکرێت دەیبینین یاخود بۆ و تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە ویژەر کاریگەری کردو سەر جەژن و بۆنەکانمان. وەڵاهی چونکە ئەم جژن قوربانە لەلایەن خۆمانە و لەلایەن پێغەمبەری مبارەکی ئیسلام صلی الله عليه وسلم حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم جژنێکە کە تاکیدی لەسەر بووگە و مسلمانان الحەمدولله جێژنێکە کە لە ڕۆژهەڵاتی ئێمێشە هەروەکو جاران هەروەکو ساڵانی پێش حتا بەهای زیاتریشی پێ ئەدرێت هەنێ الحەمدولله جژنێکە کە هەموو ساڵێک نوێژی لەسەرەکریە حتمەن هەروەکە کاک مێران فەرمووی قوربانی لەسەرەکرێت و الحەمدولله ساڵ بە ساڵ بەهای بیشتری پێدرێن ئینشاءڵڵا. زۆر باشە کاک مێران لەم ساڵانی دوایدا حەز بەوە دەکرێت کە زیاتر مسلمانان جۆش و خۆش دەدەن بە هونەری ئیسلامی و بە سرودە ئیسلامیەکان ئەمە چۆن هەڵدەسەنگێنی؟ وڵا قوربان الحەمدولله جارێ ئەمە جێگەی شانازیە سپاس بۆ خوای باری تەعالا. ئیتر جەنابتان هەروە ئاماژەتان پێکرد ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە و با بڵێن ئەم شتانە لەم سەردەمەیە زۆرە زۆر ئیتر لەوانەیە جاری وا هەیە گەنجەکانمان تۆزێک لەوانەیە هەوڵ بدەن بۆ ئەوەی بەم تەکنۆلۆژیا کە هەیە سەرقاڵ بن و ئەوانە بەس الحەمدولله ئەو هونەری ئاینی و ئیسلامیە الحەمدولله من بەرچاوی بوو یانی لێرە ئەو شتێن بینیم بەرچاوی بوو سپاس بۆ خوا لە کوردستان الحەمدولله دوێنێمە لە فستیڤاڵێک بەشدار بووین فستیڤاڵی ئەوین الحەمدولله گەنجێکی زۆر هاتبوون لە ئەو هۆڵە بەشدار بوون
بۆ ئەم چالاکیە هوەری ئیسلامیانە الحەمدولله زۆر باشە. یعنی عالم سەردەما کە ئێمە خەریکین ئەژین بەم هەموو تەکنۆلۆژیا و ئەم هەموو با بڵێن خەڵک سەرقاڵ ئەبن گەنجەکان سەرقاڵ بن بە تەکنۆلۆژیا و بۆشتانەوە ئەم ئیشە هوەری ئیسلامی ئاینیە ئەوە پارێزراوە زۆر جێگەشە لە لایەکی دیکە و دژمنانی بەڵێ ئەوە زەفەر بە مسلمانان بەرن بە گەنجانی مسلمان بەرن لەو ڕێگاوە ئەرەوڵا ڕێک خەریکن تەبلیغی بۆ ئەکەن و خەریکی ئیش و کارن بەڵام الحەمدولله سپاس بۆ خوای گەورە مرتفی خوای گەورەیە و الحەمدولله ئینشاءالله هەروەژە بێ بەردەوامی لەسەری زۆر باشە. کاگەمیر لە ڕۆژهەڵاتە سرودە و بۆنە ئاینیەکان و ناجات ئاینیەکان چۆن گرنگی پێدەدرێت ئەوەی کە دەبین لە باشووری کوردستاندا الحەمدولله زۆر باشەوە بە جۆش و خرۆشەوە مسلمانان پێشوازی لەو بابەتانە دەکەن. وەڵاهی الحەمدولله شکر چونکە هەمووی مەدح و وەسف و نعتە لە دڵی خانەقا و لە ڕۆژهەڵاتە بەدەرهاتووە و ئێمە هەمومان منداڵی خانەقاین. بەحسی مەراسماتی مەولودی و مەراسماتی عرفانی و مەراسماتی مەذهبی لە سنە و لە ڕۆژهەڵاتی ئێمە زۆر گرنگە و زۆر ئەهمیەتی پێدن و والحەمدولله تا ئەم وەختیشە کە هاتوین بینێ بەخاتری ئەم کۆرۆنا و ئەم نەخۆشی نۆمشتانە کەمێ تا حدودێک کەمێک کەم ڕەنگە و وەلی الحەمدولله ئالان بازم بە قووەتە و خەریکە بازم شکڵەگرێتەوە شکر بخوا جێگەی شانازی و فەخرە بوو ملەتی کورد کە ئێمە ئابم شێوە سرود و وەسفی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە لە ناو بەرنامە و لە ناو ئاینی خۆمانە. خوا دەست خۆش بە. یەکەم بەرهەمە بۆ ساڵێکی دەگەڕێتەوە کەی سەرەتایی وتنی سرود بوو؟ وڵای قوربان ئەم برادرانم لە خزمەتیانم بە خۆشم تقریبا وازانم یەکەم بەرهەم بە ساڵی چەندە؟ مەبەستم یعنی وازانم بە درێژایی تەمەن هەر کاممان خەریکی ئەم ئیش و کارێن ئەرۆڵایتر وازانم 8 ساڵی سەرەتایی کاتی مناڵی لێ بە دەرکەین لەوە بە دوای هەمووی هەر ئیشی هوەری بۆ ئیشی ئاینی و با بڵێن دینی بۆ الحەمدولله خۆشم تقریبا وازانم یەکەم بەرهەم کە وەکو ئالبۆمێک هاتە بازار تقریبا هەڵەگرێتەوە ساڵەکانی سەرەتای 2001 وازانم لەو کاتەیە بوو کە تەمەنم لە 13 ساڵانە بوو پێش ئەوە هەر ئیشمان نەکرد بەڵام وەکو بڵێن ڕەسمی ئەوە نەبوو لە 2000 بەڕۆم لا ئیتر دەستم پێ کردووە وەکو تۆمارکردنی موسیقاکان و ئالبۆمەکان و ئیشە هونەریەکان الحەمدولله. یاخوا دەستان سوپاسدەشتان ساغ یاخۆ گەمان لە بەرهەمێکی دیکە بێت ئێستا دڵنیان بینەران هەر چاوەڕێی بەرهەمی دیکەن ئینشاءالله لە خزمەتانە ئینشاءالله دەستان خۆش بێ یاخۆ لەسەر ئێزنتان فەرموو. قەڵەم قوربانی نەقشت بم دەبێرە فەسحەت و گفتار قەڵەم قوربانی نەقشت بم دەبێرە فەسحەت و گفتار وەکو حاتەم دەبشکێنە خەزێنەی جەوهەری ئەسرار صلاة الله سلام الله لسرقياني رسول الله صلاة الله سلام الله لسر روحي رسول الله صلاة الله سلام الله لسرقياني رسول الله صلاة الله سلام الله لسر روحي رسول الله قلم قرباني نقش دمه دبيرة فسحة وقفته وكو حاتم دبشكنا خزينة جوهري أسرار لبحري علمي وحدة داو ندي لا في هنر مندي نجيقي عقل ابو بيرو نريقي نوت قبو قفتار نجيقي عقل ابو بيرو نريقي نوت قبو قفتار صلاة الله سلام الله ونرجعي رسول الله
بکە کە هەر نوتقێ بەیانی کرد ڕزاوەک جێگە گەستەیمە قەڵم هۆشت لەسەر خۆ بێ نەنازی قەت بە دوو زمانی قەڵم هۆشت لەسەر خۆ بێ نەنازی قەت بە دوو زمانی زمانت لاڵە لەم باسە نەنووسی شەوکەتی جەبار زمانت لاڵە لەم باسە نەنووسی شەوکەتی جەبار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله فقط سادەی بەچووکا بێ بڕێژە جەوهەری تەحری فقط سادەی بەچووکا بێ بڕێژە گەوهەری تەحری بنووسەوە ئەسف و ئەوسافی ڕەسوولی ئەحمەدی موختار قەڵەم مەردانە نوتقیدا جوابی دامەوە فەرموو قەڵەم مەردانە نوتقیدا جوابی دامەوە فەرموو بە هیچ عەقڵتە شوێنی خرافات بۆ ئەکەی ئیزهار بە هیچ عەقڵت نەشێنی خرافات بۆ ئەکەی ئیزهار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله عەزیزەکەم عەزیز کەسێ وا بێ کەسێ وا بێ لە نووری حەق بەدەستی حەق جودا بوو بێ چ محتاجە بە تعریفی من و تۆ یاوەڕ و ئەغیار گیانەکەمم کەسێ وا بێ بەسەر پەنجەی مبارەک مانگ دوولەتکە وەیا ئاهوو لە خزمەتیە بە زوانی خۆی بکە هەوا چ محتاجە بە تعریفی من و تۆیە وەر و ئەغیار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله کەسێ وا بێ کە دار خوڕما لە بن دەربێت و بێ بۆلا کەسێ وا بێ کە ڕێخی چەم لە دەستیا بێتە ئیستغفار کەسێ وا بێ کە جەننەت چاوەڕوانی مەقدەمی ئەو بێ کەسێ وا بێ کە سەد ڕۆح ئەمین بۆی بێتە خزمەتکار چ محتاجە بە تعریفی من و تۆیە وەر و ئەغیار سەلات الله سەلام الله لەسەر گیانی ڕەسوول الله سەلات الله سەلام الله لەسەر ڕۆحی ڕەسوول الله ئیتر مستەغنیە قاونە لتحريرات عمرو زين سكوتت لازم هرتا بنوسي دفتر وأشعار دەستان نەڕزی ئینشاءڵڵا دەستان خۆش بێ کاک میران کاتێک کە ئێمە ینی گوێگر ینی زۆرێک کەسی کەکە دوانوو من قسەیان کردەوە گوێبیستی قەسیدەیە خود مناجاتێکی ئاینی دەبین یاخود سرودێکی ئاینی دەبین ینی چێژێکی ڕۆحی چێژێکی دەرونیمان پێ ئەبەخشێ کە ینی تەمەنا دەکەین هەر نەبڕێتەوە ینی بەردەوام بێ ئەمە بۆ ئێوە ژەر واریدە ینی ئێوە ژەر بەتاکید ئەرە وڵا قوربان جا تاوان نەبێت ئەو
شور و حاڵ و شەوقە لە خۆشمانە دیاری نادا جاری وا هەیە ئەو شتە هەر ئەو جۆرە جەنابەت فەرمووت لە شعرەکانە یعنی دەرەکەوێت ئەو وەجد و حاڵە لە شعرەکانە تێتە سەر ڕۆحی ئێمەش جاری واش هەیە لە بەرنامە کە بەشدار ئەبین بۆ نمونە فستیواڵی دوێنێ ئەو وەجد و شور و حاڵ و زەوقە لە خەڵکەکە ئەیبینین لە خۆمانە کاریگەری هەیە بەردەوام ئیتر ئێمەش با بڵێن ئەو حاڵە خۆشمانە هەیە الحەمدولله زۆر باش وڵا جاری وا لە خەڵکە و جاری وا لە شعرەکانەوە لە حاڵ هەڵای دەفەکەەوە لە ڕۆحیانەتەوە کە لێ هەیە لە دەفەکە لەو معنەویاتە کە دەفەکە هەیە لە ئەشعارەکە هەیە جاری وا هەیە زۆر جا سرود بێژان دەڵێن لە نێو وتنی سرودەکە ئیلهامێکی دیکەیە شتێکی دیکەیەت کە دوایی ناتوانینەوە بڵێنەوە ئەوەش هەیە قوربان یەکێ لە هونەرمەندانی کەڵەپیاوانی هونەری کوردەواری کوردی باسەکە ئەڵێ زۆر جار یەکێ لە برادران کە شعرەکانە نووسێتەوە ئەڵێ کە ئەڕواتە ئستودیۆ مامۆستا حەسەن زیرەک با بڵێن ئەڕواتە ئستودیۆ شتەکەی پێشکەشەکە تێتەوە بۆ نمونە زعفێ لە کارەکە بووە لە ئامێرەکان یان هەر شتێک بۆ جاری دوایی کە ئەڕواتەوە شتێکی تر ئەڵێ ئەو نەبووە کە پێشتر وتوویە هەر جار کە ڕۆشتووە ئستودیۆ و ئیشە هونەری خۆیان شتێکی تری وتووە یانێ لە لەحزا شتەکە ئیلهام کراوە بەسەریا شتەکەی بۆ هاتووە ئیتر لەوانەیە بەڵێ فەرمایشەکە جەنابەت جاری وا هەیە نەتوانی ئەو شتەی وا خۆت پێشتر وتوتە بیڵێتەوە لە جەوەکەی وایە لە حاڵەکەی وایە جاری وا شەیتر الحەمدولله بەردەوامە حاڵەکە سپاس بۆ خۆ سپاس بۆ خۆم کاگەمیر گاندنی سرودێک لە دڵەوە کاتێ بگاتە بە دڵی ئەو کەسی گوێ دەگرێت تا چەند پێویستی بەوەیە کە ئەم دڵە پڕ بێ لە عشقی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پڕ بێ لە خۆشەویستی خوای گەورە وڵاهی ئێمە زەربڵ مەسەڵی فارسیمانەیە ئێزی هەرچی ئەز دل بەرایەت بەردل نشینێت هەنێ ئەوەی کە تو چەنێ مخلص بیت چەنێ ئیخلاست بێت لەو حیناوە مەشغوڵەوی بە مەدح و وەسفی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەخۆت چەنێ عەقیدەی دەرونیت بێت و چەنێ باوەڕت بێ بەو ئاینە کە خەریکی ئەنجامیە بۆ شێوازەکە خەریکی ئەنجامایی زۆر زۆر گرنگ و مهمە بەلای ئێمە و بەلای کولی مەداحگەلەوە بە بەلای کولی سرود وێژگەلەوە و تا زمانێ خۆت عەقیدەت باوەڕت بەو کارە بەو ئیشەکە خۆت ئەنجامیایی نەبێت ناتانی لەبان مستەمع و لەبان مخاتەبەوە تەسیر دانیت بەس ئەشی خۆت حەساوی لەو بابەتە و عەقیدەیەکی زۆر 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 فرد بێت باوەڕی باشت بێت تا بتوانیت لەبان مخاتەبە و لەبان مستەمع و تەسیری باش دەبنیت سلام کاک میران تۆ لەسەرەوە بابەتەشی دێ کاتێکە قەسیدەیە کاتێکە سرودێک بگاتە دڵ پێویستە سرود بێش چی بکات چۆن پێشتر دەرونی خۆی ینی ڕۆحی خۆی ئامادە بکات بۆ ئەوەی کە بگاتە دڵ جایتر ئەوە هەر نەسیحەتی گەورەکان و فەرمایشە دینیەکان هەروە بەماڵێ کە بێ لەبەرە لەسەر خۆمان کار بکەین لەسەر دەرونیاتی خۆمان لەسەر قەلبی خۆمان ئەو تەسکیە دەست پێ بکەین خۆمان کە بتوانین ئەو شتێک ئەڵین تەسیر بکە لە خەڵکیشە اینجا هەروە کە ئاماژەم پێکرد ئەمە ئیتر هاتوچووە لە نێوان سرودبێژ و لە نێوان گوێگرا ئەوەی کە دانیشەی گوێ ئەدا بۆ سرودانە کە تۆ خۆت ئەو دەروونەت پاکەوە کردەوە ئەو ئیخلاست بوو لە شتەکانە لە سرودەکانە دڵنیام تەسیرەکە لەسەر گوێگر لەسەر ئەو کەسەیەوە علاقەی هەیە بە سرودەکان کە لە ئەوە تەسیری کرد تۆ تەسیرەکە لە ئەوە ئەبینیتەوە ئەویش تەسیرەکات و دیسانە سەر تۆ چەند یعنی با بڵێن زیاتر ئەبێ ئەو حاڵ و شور و شەوق الحەمدولله بەڕای من وایە ئیتر نازانم بۆ وازانم بۆ هەموو سرود بێژان بۆ هەموو ئەوانەی وا ئیشی هونەریەکەن هەروە بێت ئەبێ لە بەرا خۆیان ئیش و کارەکەی خۆیان چاک بتوان ئەو دەروونە پاکۆ بکەنەوە ئەو ئیخلاسە بێ لە دەنگەکە لە سەوتەکە لە دەفەکە لە هونەرەکە اینجا تەسیرەکاتە سەر خەڵکیش زۆر باش ئەوسە میهران بابێنە سەر هۆنراوە قەسیدەکان یعنی ئەوەی کە زیاتر بەدی دەکرێت لە مناجات و لە هونەری ئیسلامیە زیاتر قەسیدە و هونەری هەورامی کەمێک زاڵترە بەسەر مناجاتەکان ئەمە بۆچی دەگەڕێتەوە دەوڵەمەندی قەسیدەکانیان یاخود ئەو ئاواز و لەحنی کە لە نێو هونەری هەورامیدا هەیە وڵای خۆ خۆر بە تەکید هەروایە هونەری هەورامی الحەمدولله بەربڵاوە یعنی هەر خودی زمانی هەورامی خۆی زۆر دەوڵەمەنە ئەوەی تر با بۆ ئێسێ زاراوەی هەورامی خۆی زۆر دەوڵەمەنە
بەڵام ئەوەش نەکە بڵێن زاڵە بەسەریە بەسەر هونەری کوردیان ئەلبەت هەر بەشێکە لە هونەری کوردی هەورامیش بەس بە تەواوی کە بڵێ زاڵ بێ بەسەری هونەری کوردیان ئەوام نیە لە هەر لە ناوچەی باشوورە لە منتەقەی باشوورە با بڵێن زۆر هونەرمەندمان بووە ئەساسن لەوانەیە یەک وشە هەورامیشی نەزانی بڵێ بەس هونەرەکەی ڕۆشتوتە هەندران ڕۆشتوتە عالم هەورامیشمان بۆ وا بووە سۆرانی بێژمان بۆ وا بووە ئەردەڵانیمان بۆ وا بووە الحەمدوللا کوردەواری هەر هەمووی بەعام دۆڵە منە لەو بوارەوە بەڵام ئیتر هەورامی بەڕاستی جیاوازیکی هەیە لەبەر ئەوەی زۆربەی لە عارفەکانمان ئەوانەی وا شاعر بوون و با بڵێن بەتایبەت ئیتر خۆ مۆلەوی ئیتر هەموویان تەواو بەڕاستی وایە ئیتر کاتێک تۆ باسی مۆلەوی تێتە پێشەوە ئیتر وازانم هەموو شتێ تەواوەکە مۆلەوی ئاڕۆڵا لەبەر ئەوەیە اینجا مۆلەوی خۆی عارفێکی تەواو بووە ئەو دەروونەیە پاک بووە الحەمدوللا لەبەر ئەوەیە شعرەکانی بە هەموو عالەما ڕۆشتووە گوێبیستی بەرهەمێکی تر لە خزمەتتان کاکە میرگیان فەرموو خۆدا أهدي دنيا بسباتا تركي ما نكري قد لقى الأنبي وفايا أهدو فيمان نكري باش عيشو بزمي دنيا إيش مردنا يلي بعلاج قد مداوى أو بلقمان نكري من كم إيمان يا ربنا لقبري تنقدع يا ربته من كم إيمان لقبري تنقدع يا ربته كي روايا خو عذابي الشخصي مهمان نكري يا رسول الله قربان دلك بملاوى بأخواب بخشي ببوني توى لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله الله
يحيا الله صل على نور الذي صلوات الله على الهادي مبعوث الخير لأمته الله رآه وأكرمه ونال الكون بطلعته أول كلام بعد السلام على النبي محمد خير الأنام على النبي محمد خير الأنام يا رسول الله يا حبيب الله يا رسول الله يا حبيب الله صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم فمحمدنا يا نبي وسيدنا يا نبي فالعز لنا يا نبي إجابتي يا نبي الله الله صل على النور الذي يحيا الله الله صل على النور الذي صلوات الله على الهاشمي نبي البرايا ومقتصمي صلوات الله على الهادي مبعوث الخير لأمتي لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله الله صل على النور الذي يحيا الله الله صل على النور الذي يحيا دلعوب برخیز و طاعت کن که طاعت بزر کار است سعادت آن کسی دارد که صبح زود بیدار است دلم گوید که برخیزم هوا گوید دم دیگر هوا را زیر پا بگذار که وقت امر جبار است جوانی را مگر پیری چرا پندم نمیگیری یقین دانی که میمیری چرا افعال بدکار است شروع تختت بیندازند جنازت مرکبی سازند درون گورت اندازند تو را آنجا عملیار است الا ای شمس تبریزی مگر شهد شکر ریزی اگر 100 سال بگریزی آخرش مرگ در کار است هل سرزمین تا فوقی سما صلوات بین سر روحی مصطفى اللهم صل على سيدنا صل على سيدنا آله وصحبه وسلم دەنگ خۆش بێت تا نەبزە ئینشاءڵڵا دەست و پەنجەی وەژەر خۆش بێت ماوەسا میهران گۆترە نییە سنە دەڵێن پایتەختی دەف ماشەڵڵا جیاوازە ینی ماشەڵڵا تایبەتە دەف ژەنەکانتان لێ یاخوا دەستان خۆش بێت سپاس وڵی تر خۆ لەسەر ئیزنتان خزمەت
کاکە میرکە ئیتر ئەوە سرود بێژە خۆشی بەتوانای الحەمدولله کاک سەید ناسح هەر خۆی لە بنەماڵەیەکی دینیا پەروەردە بوو الحەمدولله هەموویان ئەم برادرانە خۆی مەداح بۆ سرود بێژ بووە برای گەورەتری کاک سەید ئیبراهیم یادێکی لێ بکەین لێرەوە بنەماڵیان هەموویان کاک سەید بەها کاکە حەمزەی تەرکە مامۆستای دەفە بەڕاستی گۆرەی هەموو لایەکمانە چەند ساڵە خەریکە خزمەتەکە هەموویان برادران کاک فوادی عەباسی و کاک مەتینی ڕەحمانی دارای عنوان وە پلەیەکی زۆر و باشن الحەمدولله لە فستیواڵە جۆر بە جۆرەکانە بەشدار بوون هەموو ساڵێک تقریبا نتوانم بڵێم یەکی سنەن هەموویان الحەمدولله دەستان خۆش مامۆستا میهران یەکێک لەو بەرهەمانەت کە زۆر کاردانەوەی هەبوو زۆر دەنگدانەوەی هەبوو لە نێو خەڵکدا بەرهەمی دایە بوو ئەمە چیرۆکێکی لە پشتەوەیە یاخود ئاواز یاخود ئەم شعری ئەم هۆنراوە ئەم سرودە بۆ کێ دەگەڕێتەوە وڵای قوربان وازانم ئاوازەکە لەبەر ئەوەی غەدر نەبێت لە مافی ئەو کەسانەی وە یەکەم جار دایان نابێت وازانم هەڵەگەرێتەوە منتیقەی خوراسان ئەڵبەت لاف و گەزاف نییە گەر بڵێم لەوانەیە هەر کوردیش بوو بێت لەبەر ئەوەی لە ئێران کوردەکان بڵاوان بەسەر لە زۆر شارەکانی ئێرانە کاتی خۆی ئیتر تەبعید کراون و ئەوانە کوردیشمان لە خوراسانە هەیە با بڵێن لە مەشەدا وازانم لەوانەیە فلکلۆری ئەو منتەقەش بێت سەرێک دەقیق نازانم بەڵام لە ئەسڵا ئەوەی لە پێشەوە بووە ئاوازەکەی فارسی بۆ هین ئەو منتەقە بووە ئەڵێ یا مولا دلم تنگ اومده شیشه دلم ای خدا زیر سنگ اومده یا مولا دلم تنگ اومده شیشه دلم ای خدا زیر سنگ اومده و دیارە شعرەکەش هەر ئاینیە هەر دینیە فلکلۆری ئەو منتەقە بووە بەڵام لەم ساڵانەی پێش کابرایکی ئێرانی فارس با بڵێن ئەمە هێنا ئاوازە ئەم شێوەزارە شعرێکی فارسی سەبارەت بە دایک با بڵێن مادەر لە وشەکەی فارسیەکەی کردی بەەوە ئاوازە و من هەروە لەبەر خۆمەوە ئەم شتم ئەوتووە ئەم شعری مادەرە وڵی کە بینیم لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاو بووەتەوە خۆشم ئاگام لێ نەبوو خەڵکێکی زۆر لایەنگری بوون و حەزیان پێکرد و ئەوانە ئیتر وڵا خۆم بیرێکم لێ کەوتم جا بۆ نەیەکەم بە کوردی ئیتر وڵا زەحمەتی برادەرێکی خۆمدا کە هەر خزمی خۆشمە کاک شێخ فاتح خوا بیپارێزێ ئینشاءڵڵا زەحمەتی شعرەکە لەسەر ئەرکی ئەو بوو ئەو زەحمەتی کێشا و ئیتر ئاوازەکە مەدانە لەسەر زەحمەت نابێت ئەگەر بۆمان بخوێنیت لە خزمەتان قوربان خوا دەست خۆش جا هەر هەمووی وەڵای تر بەدڵی خۆ باشە لە خزمەتان تەنیا گوڵی باخی ئەمینم دایە ئەی بولبولی گوڵزاری ژینم دایە تەسکین دەری زام و برینم دایە پیشان دەری ڕێبازی دینم دایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە چی بڵێ لە وەسفی تۆدایە بە سەد مەسنەوی وەڵڵا کۆتایی نایە دایە ئەی گوڵی ڕازاوەی سەرچڵدایە عەتری هەناسەت خۆشتر لە سومبڵدایە نێونیگەی جوانت سوکنایی بۆ دڵدایە شیری خاوێنت خاوێنت لە گوڵدایە ئەی فیدای هەناسەت بمدایە ڕووناکی چاوم لە نێو نیگای تۆدایە ئەی فیدای هەناسەت بمدایە ڕووناکی چاوم لە نێو نیگای تۆدایە لەبەر کاتی بەرنامەکە وتم نەکەوە سپاس نەما بێت دەمەوێت دواپەیامت چییە لەسەرەوەی کە لەم جەژنەدا لێبوردەیی لە ناخماندا هەبێت بەرامبەرەوە کەسانێک کە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان دڵمان ناخۆش کردبن دڵمان ئادەست کردبن تا چەند گرنگە لەم جەژنەدا
تاوەکو عیبادەتەکانمان قبول بێت تاوەکو ئەم ڕۆژە مبارەکانەمان لێ زیاتر پیرۆزتر بێت و بەرەکەتدارتر بێت لێبوردەی لە نێوان مسلماناندا بەرپا بکەین. والله حضرتی رسول الله صلی الله عليه وسلم خۆی ئەمری کردووە پێمان بە ئازاکردنی یەکترین، یعنی ئێستا چ لە کاتی جێژن و لە کاتی شایی و لە کاتی عیش و خۆشییا بێت و چ لە کاتگەلی ترە انشاءالله کە ئەم جەشن و ئەم بەرنامەگەلە بێ بە باعث و بێ بەهۆی ئەوە کە بتوانین ئەگەر شتێ پێشاتوە لە بینی مسلمانانە لە بین کەسکەلێکا کە ئەیان ناسین خۆمان خزمی خۆمانن وە ئەلانی بینەر و بیسەر ئێمەشن لە بەرنامە تەڵەبی ئازاییان لێکەین هەر بەبوونی ئەم جەشنە بەبوونی بەرەکەتی جەشنی قوربانەوە بەرەکەتی جەشنگەلەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری ئەمری کردووە و بتوانین کە ئەم جەشنە بێ بەهۆی ئەوە کە بتوانین باشتر بین بە خۆمانە بێتە سەبەب و ئەسباب و وەسیلەی خەیر بۆ خۆمان و بوو کەسکەلێک ئەلان بینەر و بیسەری ئەم جەشن و ئەم بەرنامەی جوان بێ ئینشاءالله. یەخوا دەستان خۆش بێ زەحمەتان کێشا زۆر بەخێر بێن تەشریفتان هێنا سەر چاومان یەخوا بەخێر بێن هەستەکانە خۆش بێت کۆتایی بەرنامە تایبەتەکەمان لە پەیامی ڕۆژ دووبارە بەخێر بێن دەستی خۆش بێ ئازان و بەڵازان و خۆشەویستان لێرە داتنە کۆتایی ئەم بەرنامە تایبەتی پەیامی ڕۆژ تا بەرنامەیەکی دیکە و تا جەژنێکی دیکە بەخواتان دەسپێرین هەر لە خۆشی و شاد و جەژنیار بن تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. یا باشترا خۆت دەزانی گەر لەکەم لاوە خراپ یا